هەروەها ئاەتەکە خۆی لە ئەسڵا دەربارەی لەبیرنەکردنی چاکەی ژن و مێرد بەرامبەر بە یەک لەبارەی ئەوە هاتووە ئەبێ ئافرەتان لە لای ئێمە مەکانەتێکی تایبەتی خۆیانیان هەبێ یعنی ئەو ئافرەتەیە کە بە تۆ ڕازی بووە ژنەکەت خێزانەکەت بە تۆ ڕازی بۆ کە بێتە خێزانت بە تۆ ڕازی بۆ لەگەڵ تا بژێ بە نەبوونی و بەبوونی ژیانێ قوربانیەکی زۆری داوە بە جەستەی خۆی ئەو کچە عازەوێ بووە ئێستا تەمەنی کردووە ئێستا حالیان گەشتۆتە حەدێ جاری وهەیە ئێستا پیاوە بە تەمەنەکان ژنەکانیان گەورن یعنی توانای هەڵسانیان نەماوە یعنی جەستەی خۆی کردوتە قوربانی تۆ ڕوحی خۆی کردوتە قوربانی تۆ عەقڵی خۆی کردوتە قوربانی تۆ گەنجێتی خۆی لە پێناوی تۆیە لە پێناوی ماڵ و مناڵی تۆیە سەرف کردووە لەسکی خۆیان هەر مناڵێکە هەت بووە چەند مانگ هەری گرتووە ناڕەحەتی و ئازاری پێوە چەشتووە پاڵی و شیرینی تحمل کردووە لەبەر خاتری تۆ دەی شایستەی ئەوە نییە تۆ ڕێزی لێ بگری شایستەی ئەوە نییە کە تۆ نەیەلی پێویستی پێبێ لە کاتی نەخۆشیە بەدەمیەوە ببی یعنی من نمونەیەکی زۆر ناشیرینم بینی یعنی کەسێک ژنەکەی تووشی نەخۆشیەکی زۆر خراپ هاتووە سەیرەکەی ئەمەنە بە ساردی لەو لەحەزە کە ئەو تووشی نەخۆشیەکی زۆر خراپ بووە نەخۆشیەکەی دەگمەنە لەو لەحەزاتە ئەم کابرایە باسی ئەوەکە کە وەڵا ئەم ژنە بەر لە 20 ساڵ ئاوای کرد ڕۆژێ لە ڕۆژان ئاوا لوتی کردوتە لاوە لە من ڕۆژێ لە ڕۆژان ئاوا سبحان الله لەم لەحەزاتە لەبەرەوەی پارەی لەسەر سەرف نەکە لا حول ولا قوة إلا بالله پارەیە کە بە یەکیش کۆیان کردوتەوە طبعا ژن و پیاو بە یەکەوە ماڵ ئەدەن بە یەکەوە پارەی ژن و پارەی پیاو جیانیە لە کوردەواری خۆمانە ئەو ژنە ماندوو بووە تا تۆ بگەێنێتە ئەو حەدە سەیرەکەی خەڵکی ئاوایە لا حول ولا قوة إلا بالله ئەوە نەژنەکەی گەرەکە تا بتوانێت خزمەتی بکە کاتێک کە زانی ناتوانێت خزمەتی بکە ئیهمالێکە نەخۆشکەوت ناڕاتە دەمیەوە یعنی زۆر بێ ئەدەبە بەرامبەر بە فەزلی خوا بەسەریەوە بەداخەوە هەروەها خۆشەویستەکانم بە هەمان شێوە پیاویش ژن ئەبێت زۆر ڕێزی لێ بگرێ ئەبێت چاکە ئەم پیاوە لەبیر نەکە ئەم پیاوە لەبەر خاتری ئەوان لەبەر خاتری ژنەکەی و ماڵ و مناڵەکەی عەزیەتی دنیای خواردووە کاسبی کردووە جاری وایە شەوەدا بەدەم ڕۆژەدا بەژنەم شەوە نەخۆش بووە ئەڕوا ئیشەکە و کاسبیەکە لەبەر خاترەوەی ماڵ و مناڵی بەخاوان کە احتیاجی کەس نەکەون دەست لە خەڵکپان نەکەنەوە دەی وەڵڵاهی حەقە ئەو ژنە ڕێز لە مێردەکەی بگرێ حەقە بڕاتە دەمێەوە حەقە لە کاتێ بە تایبەتی چی کات ژن و پیاو پێویستیان بە یەکە کاتێک کە تەمەنیان گەورە بێ کاتێک کە نەخۆشەکەون کاتێک کە کەسی تر نییە خزمەتیان بکە ئەمان خزمەتی یەکتریەکەن بەڕاستی ئەوە زۆر پێویستە حتا برینە حتا لە کات تەلاقدانیشە یعنی تۆ ئێستا خێزانەکەت تەلاقە دەی یعنی نابێ بڕێشتێ لە بیری بکەی من کابرایەک باسی کابرایەکیان بۆ کردین کەوا ئەم کابرایەش لە تەمەنەکانە تەلاقی خوارد لەگەڵ ژنەکەیان نەیکرا و تەلاقی خوارد و لە یەک جیابوونەوە دوایی تەلاقە چاک نابوویەوە ئەم کابرایە چی کردی بێ باشە بە تەسەووری ئێوە خانوویەکی دووقاتی دروست کرد ژنەکەی کە تەلاقی داوە لەگەڵ مناڵەکانیە بۆ ئەوەی دوور نەکەونەوە بۆ ئەوەی سەریان لێت یەک نەچێت ژنەکەی ئەو هەموو ماندووبوونەوە عەزیەتەی خواردووە لەگەڵیا معقولە ئەم ئێستا بەرەڵای بکە بیخاتە لای برا و باوکو لەوێ بێ ڕێز بێ لای براژن معقول نییە ئینسان وەفا زۆر خۆشە چاکە لە بیر نەکردنی یەکتری زۆر گرنگە بۆیە قاتی سەرەوەی بۆیان تەرخان کرد خۆی و ماڵ و مناڵەکەی ژنێکی کە هێناوە ئەو تەلاق داوە بەس لەسەرەوە ماڵی بۆ تەرخان کرد هەموو نوقسانەکانیشیان بۆ جێبەجێەکە حتا تەنانەت پارەی کارەبا پارەی ئەو حتا پارەی ئەنتەرنێتی مناڵەکانیشدا نایە لە هیچ نوقسانەیەکیان بێ ئەتا هەندێک لە دراوسەکان تا ئێستا نازانن ئەمان لە یەک جابوونەتەوە ئەوە پیاوە طبعا ئەمە زۆر کەمە پیاوی وا زۆر کەمە بەڵام حەقە باسیکەی حەقە دەستخۆشی لێ بکرێ پیاوی وای شەیە هێشتان ژنەکەی ماوە هێشتان ژنەکەی ژنێتی بەرەڵای کردووە ئێهمالی کردووە نەفەقەی نادا ئەزیەتیەدا ئەزیەتی مناڵەکانێدا ژنێتی جارێ لا حول ولا قوة إلا بالله بەداخەوە ئەم جۆرەشمان هەیە ژنێک ڕۆژێکیان لە مەجلیسێکە باسی مافی ژن و مێردۆوانەمان کرد وتی مامۆستا
باوەڕ ئەەکەی ئەوە خۆی دانیشتووە والله ئاواتم ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان دەڵێ دەست خۆش بێ والله هەرچەندە چاکەم بۆی کردووە قەت ڕۆژێ لە ڕۆژانەی وتە ژنەکە دەست خۆش بێ ئەی یا ڕەبی قەت ئاخ و ئۆف نەکەی لە ژیانە دوعایەکی خێری بۆ نەکردوم بەڵام یەک هەڵەیەکی بچووک پیاڵەیەک لە دەستم بەرەوە ببێتەوە بشکێ ئەوەی نەشیێ پێم یەکە ئەوەی نەشیێ پێم ئەڵێ لە بەردەم مناڵەکانە لە بەردەم میوانە جاری وا هەبووە میوان بردووە بۆ میوان ئیتر بیری لەوە نەکردوەوە ئەم ماڵە چۆن ئیدارە ئەکرێ ئیتر قەدەرەن سوڕاوە لە دەستم و شتێک بەرەوە بۆتە خوارەوە لە بەردەم میوانەکانە حەیامی بردووە ئەوەشمان هەیە بەداخەوە خێز بەرامبەر بە ژنەکەی خەدیجە وەفاتی کردووە لە ژیانە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە وەفایە بەرامبەری پاش وەفاتی بە چەندین ساڵ عایشە ئەخوازێ عایشە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند ژنی بوو من غیرەم بەرامبەر بە خەدیجە لە هەمویان زیاترە کرد خەدیجە پێش من بە چەند ساڵ وەفاتی کردبوو ئەڵێ ئەوەنە باسیە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەنە باسیە کرد ئەڵێ لەناو دڵ و جاری وا بوو شت دروستە بوو ئەڵێ حەیوانێکی سەر ببڕیایە ئەی نارد بۆ ئەو ماڵانەی کە هاوڕێی خەدیجە بوون ئەم پشکە بوون بۆ ماڵی فلانە کەس ئەمە هاوڕێی خەدیجە بووە ئەڵێ ژنێک ڕۆژێک هات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەنە ڕێزی لێگرت پرسیاریە کرد ئەحواڵت چۆنە ئەڵێ ئەوتمەی پێغەمبەری خوا ئەم ژنە چیوە تۆ ئەوەندە ئەم پیرێژنە ئەوەنە ڕێزی لێگری و ئەمەنە تەقدیرت کرد و ئەوەنە پرسیار و هەواڵێ پرسی فەرمووی ئەمە لە زمانی خەدیجەیە هات سەردانی مانیە کرد لە زمان خەدیجە سەی وەفاکە خۆشەویستەکانم وەفا گرنگە